دوای ئەوەی ڕاگەیەندرا کە سیستەمی کامێرای تیژڕەوی پۆینت و پۆینت لە هەولێر دەکەوێتە کار، بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆی هەرێم ڕایگەیاند ئاماژ لەداننی ئەم سیستەمی کامێرای چاودێری تیژڕەویە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و پاراستنی سەلامەتی شۆفێرانە. دەمەوێت سەرنجی شۆفێران وەربگرم، ئایا تا چەند پێیان وایە ئەم هەنگاوی وەزارەتی ناوخۆ بۆ خزمەتە و مەبەست لێی کشاندنەوەی پارە لە هاوڵاتیان نییە. ئەم کامێرانە کە دانراوە ئەگەر لە مەسلحەتی شۆفێر بێ و لە مەسلحەتی میلەت بێ بەگشتی بەڕاستی نادرا بە کۆمپانیا. ئەمە بۆ پارەی کێشانەوەی درا بە کۆمپانیا درا بە کردێکی تایبەت لاوانی بڵم لە ساسی بۆ حکوومەتە لە سا هەفتای گەڕێتەوە بۆ ئەو کۆمپانیایە. هیچ لە مەسلحەتی شۆفێر نییە لەسەر شۆستیە دایناوە خۆی شۆستی بتێنێتێ جادی شۆستی ئەم شاری سلێمانیە هەر شۆ سەڵاگرێت تو هاتووی کامێرەیەکت داناوە ئیجبارەت کردو لەسەر ئەو شۆستا ئەگەر کابرا لە شوێنی شابووی هەڵبکەوێت ساق تەکسیەکێک مۆزەفێک منێک کە تەلەبەم هەیە ئالیا بۆت هەڵەکەوێت لە بینی ئەم کامێرە بوو کامێرەتێت تۆزە خێرا بکەی بۆ ئەوی گلەی نەفەرەکە یان تەلەبەکانم نێتە سەر یعنی ناتوانانی مانو نەمانوێ ئەبێ باز لەوە بکەین کە ئەمە شتێکی یاساییە لە جیانە کە ئەمە ئەکرێ بەڵام ئەگەر بۆ ماناو تەریقەیە بێ کە تۆ لە کاتێکە نایخێتە ناو گیرفانی هاوڵاتی بەڵام لە گیرفانی هاوڵەتی ڕایە کێشیتەوە ئەمەیە خۆی پرسیارەکە تۆ دەستگیروی هاوڵاتی ناکەیتەوە و پرۆژەکان بەگەڕ ناخەی ژیانی بژێوی خەڵکی باش نەکردووە بەڵام لە هەمان کاتە باجێکە لەسەر خەڵک دروست کردووە ئەمەیان مشکیلەیە. هاوکار عەلی 3 ساڵە بەردەوام سەرقاڵی کاری شۆفێری و پیشەش تەکسیە، دەڵێت ئەگەر حکومەت بەبەستی هاوکاری شۆفێرانە با قەرەباڵغی ناوەندی شارەکان چارەسەر بکات و چیتر بەبێ بەرنامە ئۆتۆمبیل لە سنوورەکانەوە هاوردە نەکرێت. بەڵێ گیانی هاوڵاتیانە پارێزین ئەوەی هیچ پەیوەندیەکی بەوە نییە کە تۆ گیانی بە هاوڵاتانەوە تۆ با بێت جادۆبانەکان چاکە ینی تۆ سێوەرە هەر لە دوکانەوە کە دەرەچی هەتاوەکو مەنتیقی هەولێر جادەکانیان چەنا حادیسەی تیا بێت چەنا قوربانی لەو جادەیە دروستە بێت چەنا کەفتیان مردووە هەر دوور نەڕۆین ئەمەی کەلار ئەم ڕێگای کەلار کە ئەڵێ لەوەیە چەناها کەس چەناک ئازیزمانتیە تیاچوو بێ لەو ڕێگایە کە مردە بێ هیچ پەیوەندیەکی بۆ نیە بەس پارە خواردنە و لەم هاوڵاتیانەی کە لەسەر ئەم جادەوبانە ئەڕوا. لە ئێستادا کامێرای پۆینت و پۆینت لە شاری هەولێر و بە دیاریکراوی لە بەشێکی شەقامی 120 مەتری خراوەتە بواری جێبەجێکردن و بڕیاریشە ناوەڕاستی مانگی ئایندا لە سلێمانیش بخرێتە گەڕ. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.